شەوتان باش و زۆر خۆشحاڵم کە ئەم شەویش میوانێکی زۆر زۆر تایبەت لە لای منە. هونەرمەندێکی بە ئەزمون، هونەرمەندێک سەردەمانێک هەمومان بە دیار دراماکانی و گەورە بووین. کاتێک نواندنیە کرد دانیشتم بە دیارەوە سیرمە کرد چەند بە نەرمی و بە جوانی کارەکتەرەکەی پیشانی ئێمەیە. هونەرمەندێک جێی شانازی ئێمەیە. هونەرمەندێک کە ئێستا لە هەموو کات خۆشەویستتر و جوانتر ماوەتەوە. هونەرمەندی خۆشەویست مامۆستا عەلی کەریم. مامۆستا گیان بەخێر هاتیت و زۆر زۆر خۆشحاڵ بووین. زۆر زۆر سپاس بۆ ئەو هەموو شەجوانانت. زۆر سپاس دەکەین مامۆستا گیان. هیوادارین بەرنامەیەکی خۆش کاتێکی خۆش پێکەوە بەسەر ئەو پرسیارانەی لەوانەیە هەندێک پرسیار هەیە هەندێک جار ئەڵەن دووبارەی لە کەسەکان ئەکرێتەوە، بەڵام جاری وە هێز پێویستە لە بروی نەوەیەکی نوێ دیسانەوە شاد ئەبێتەوە بە هونەرمەندەکانمان. هەرچ پرسیارێکەکەی من ئامادەم وەڵامت بەمەوە. مامۆستا گیان جەنابە لە دایک بووی کەرکووکیت چۆن هاتیتە سلێمانی و هەموو کارە هونەرەکانە لە سلێمانی دەست پێ کرد؟ من لە شاری کەرکووک دەستم بەکاری هونەری کرد. بەڵێ تەنانەت دوو بەرهەمیشم هەیە، یەکیان بەهاری دزرا و لەگەڵ مەرەزا هەر لە شاری کەرکووک بە بەرهەم هاتووە. دواتر لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول فەرمانبەر و مامۆستا و کرێکاری زۆری کەرکووک بە بیانووی تعریفکردنی کەرکووکەوە گواسراینەوە بۆ شارەکانی تر، بە تایبەتی من و خوارێ خۆشببوو جیهان دڵپاک بۆ شاری دهۆک. ماوەی دو-سێ ساڵ لە شاری دهۆک بووین. دوایی لەوێەوە واستەیەکمان کرد هاتین بۆ سلێمانی و لە سلێمانیش لە ساڵی 1970 چوونە تیپی نواندنی سلێمانیەوە. لەو کاتەوە لە شاری سلێمانی کاری هونەری ئەەکەم و لێرە شەوە سوپاسی تیپی نواندنی سلێمانی و خەڵقی سلێمانی ئەەکەم کە زیاد لە ڕادە بەدەر ڕێزم لێگرن. شایانیت مامۆستا گیان، چ شتێک گرنگە بۆ تۆ لە ژیانە بێجگە لە هونەر؟ چ شتێکی تر هەیە کە زۆر گرنگە لە ژیانتە؟ بەخوا لە هونەر زیاتر هیچ شتێک نازانم. بەڵێ هونەر مەلەکردن جارجە زوو زۆر خوێنینیش خوێندنەوە، بەڵام ئێستا خوێندنەوەکەشم کەمە. بینەر نیت، یعنی خوێنەوەکەت نەکردو بە بینین زیاتر، بینینی دراماکان بێ یا فیلمەکان بێت یاخود هەر تۆزێک هێواشتر بۆتەوە؟ ئەگەر فیلمی زۆر باش هەبێ سەیری ئەەکەم، ئەویش نەک بە دوای حکایەتەکان بگەڕێم، بە دوای نواندنی ئەکتەرەکان ئاگەڕێم. کتێبی ینی کتێبە پێویست بکە بیخوێنمەوە ئەی خوێنمەوە، یا ڕۆمانێک یا دراسێکی لێکۆڵینەوە و فەلسەفی بێت، ئەمانە فەرامۆش ناکەم. بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو هۆشم لای نواندنە. حەزشەکەم شتێکت بۆ بگێڕمەوە. لە ساڵی 1974 لە بەغا فیستیڤاڵێکی گەورە کرا لەسەر ئاستی کوردستان. ئەو بەرهەمەی کە من تەمسیلم تیا کرد ناوی تەقینەوە بوو. باشترین ینی هەموو خەڵاتەکانی بەدەست هێنا. خەڵاتی باشترین ئەکتەر من بوو، خەڵاتی باشترین ئامادەکار من بووم. مامۆستایی گەورە جەعفەر عەلی، شانۆکارێکی گەورە و فیلمسازێکی گەورەی عێراق بوو، پێی وتم بە زمانی عەرەبی، وتی تۆ زۆر ئەکتەرێکی باشی بەڵام هەستت کەمە. لەو ڕۆژەوە و تا ئەم لەحزەی کە لێرە دانیشتووم من پرۆڤە بۆ کردووە لەوەی کە ڕاهێنان بۆ هەستەکەم. چونکە هەست لە چۆن نەتوانی بینەر وا لێ بکەی کە تێکەڵا و ئاوێتەی ڕووداوەکە بێ لە ڕێگەی هەستەوەیە. زۆر ڕاستە. ئەوە بە پرسیاریش لە لامان بۆ ئەوەی کە خەڵاتی باشترین ئەکتەرت وەرگرتووە لە بەغداد. جەنابەت خۆت ئاماژەت پێیە کام کارە و لە هەموو کارەکانە خۆشەویستترە لە دڵتا؟ وەڵاهی
هونەرمەندێک هونەرمەندی ڕاستەقینە بێ ڕازگۆ بێ لەگەڵ خۆی و لەگەڵ بینەرەکەیە ئەبێ هەموو کارەکانی لە دڵا شرین بێ بەڵام بڵێ لە هەمووی باشتر کارێکم هی ساڵی 1989ە واتە پێش ڕاپەڕین بە چەند مانجێک لەبەر ئەوەی هونەرمەندە عەرەبەکانی میسر و عێراق هاتبوون بۆ بینینی لە سلێمانی زۆریشان لەسرم وت هەر خۆشم هەست پێەکەم کە مۆنۆدراما بوو تاکە ئەکتەر بووم بەڵام لەگەڵم هین هەبوو تارمایی هەبوو لەگەڵ پارچەخانێک لەگەڵ کە لەسەرێک لەگەڵ تابوتێک خۆم لەگەڵ ئەمانە هەمووی تەمسیل بکرد زۆر باسییان کرد زۆریان لەسەر نووسیم دیارە ئەبێ بڵم باشتریان ئەوەی خۆشت چێژت لێ بینیەوە لەو کارە زۆر ئەوە زۆر گرنگە کاتێک ئەکتەر کە چێژێکی تایبەتە بینێت لە کارێک ئەو هەستە ئەیاتەوە بە بینەریش بۆیە بە هەمان شێوە بینەر ڕنگانەوەی هەیاوەتەوە مامۆستا تا چەند ڕازیت لە نواندنی خۆت زانی وەکو ئەکتەر بە بەردەوام ئیش لەواکەین کە باشترین بین کە جوانترین بین کە هەنگاوی باشتر بنین بەڵام تۆ تا چەند ڕازیت لە نواندنی خۆت چەندی ڕازیم لە خۆم لە ڕوحی خۆم ئەوەنە ڕازیم لە نواندنی خۆم ئەوە زۆر ڕاستە لەبەرەوەی تۆ بدایەت ئاماژەت پێیا کەوتت تاکە خۆشەویستی من نواندنە ئەمەوە ئاکات کە عاشقێکی زۆرت هەبێ بۆی و لە 100 کاری بۆ بکەیت لە درامای ژاڵا شەوێک تا بەیانی نەخەوتم هەر پرۆڤەمە کرد لەسەر ئەو دیمەنەی کە بەڵام گوڵاڵە بڕوان پێ بکە تاوانی من نەبوو پێیان کردم ئەنی یەک شەو تا بەیانی بەزە و حیوارە یەک دوو حیواری لەو نەوعانەیە طبعا من بە پیاوەکانم ئەڵم بڕوان شوانە بکوژن بەڵێ ئاهەنگە جێڕن ئێمامم بۆ ئەوەی کچەکەی ئەو بخوازم پێیوت بوو گوڵاڵە بکوژە ئەنجا گوڵاڵە دێتە بەر چاوم لێ ئەپارڕێمەوە زۆر هەر بۆ بەیانەکەی بڕان پێ بکە سەرکەوتینە ناو پاسەکە شوین بۆ شوێنی لۆکیشنەکە بۆی وێنە بگرین کاک ئەنوەر قراخی سڵاو و ڕێزشم بۆ هەیە هەر لە دوورەوە ئاوایشی بۆ کردم ئێتر دوای بۆی وازکردم کارگوتی شتی با وات کردووە نەبێتەوە هەرەوەشەکە لە یادگاری خەڵکا ماوەتەوە تا ئێستا زۆر ڕاستە لە سەرەتای دەست پێکردنەوە تا ئێستا چه هونەرمەندێک هەبووە کە تۆ حەزت لە نواندنەکەی بووە حەزت لێ بۆ ئیشی لەگەڵ بکەیت لە ناو کووردا بەڵێ لە ناو کووردا بەغیلیم بە کەس نەبردووە و ئاواتەخوازی ئەوەش نەبوومە من لەجێی ئەو بم تەنها هونەرمەندی گەورە کامەران ڕەوف بەڵێ ڕێزمان هەیە بۆی کا کامران یعنی ئەو کەسە بووە کە تۆ سەرسام بووی بە نواندنەکەی دوێنێ لەو کۆڕی کە سازدرا ناچار بووم باسی بکەم لەبەر ئەوەی هەستمەکەرەگە باسی نەکەم خیانەت لە زەوقی خۆم و لە هەستی خۆ بکەم زۆر ڕاستە هەرو کۆڕی کە جەنابە باسی کرد لەم دوایەیە مامۆستا کتێبێکی دەرکردووە بە زمانی عەرەبی کە ئامادە بوو بۆ خوێنەران و کۆڕێکیان بۆ گرت اینجا بزانین ئەم کتێبە چۆن بوو چۆن بڕیارتدا بۆ بە زمانی عەرەبی ئێمە کۆمەڵە هونەرمەندین کە مێژوومان هەیە ئەزمونمان زۆرە برادرمان هەیە لە تونس و لە مەغریب و لە میسر کە هاتوون بۆ فستیڤالەکان ئیتر یەکتریمان ناسیوە
بە تایبەتیش هونەرمەندەکانی بەغا عەرەبەکان هەر زۆریان لێ ئەناسم و ئەوانەشی کە گوتم بە باسی و شانۆگەریەمان کرد سرودی خۆشنودی ناوە ئەوەی 89 زۆریان لەسەر نووسی حەزم کرد پێیان بڵێم ئەمە شانۆی کوردە و ئەمە کووردە ئەمەش ئاستی شانۆی کوردیە بەو شێوەیە حەزمە کرد بۆیە بە زمانی عەرەبی نووسیمە حەزمە کرد ئەویان پێ بڵم داوسا بابەتەکە سەرەتا لەسەر شانۆی کەرکووکە چۆن سەری هەڵداوە لە پەنجاکان ئەنجا دوایی 3 دقی شانۆیی تایە دواتر بابەتێکی تایە تایبەتە بە شانۆ و نیشتیمانەوە لەو ڕۆژگارە سەختەی کە زوڵم و زۆر هەبوو کە بربەست هەبوو لە بەردەم هونەرمەند بووی ئەوەی بێوی بیکات باسی ئەو حاڵەتان ناکەم و لە هەمان کاتە باسی ئەوشەکەم کە شانۆی کوردی تەنانەت لەو قۆناغە هەر پێی ئەڵەن شانۆی بەڵێ پێی ئەڵەن هونەری زێڕین مەبەستەکەم هەر ئەوە بوو دوایی خۆشتان ئەزانن یعنی هەندێک جار توانایەکت هەیە بۆ دەری ناخی لە 1970ەوە من بە عەرەبی شتم نووسی و بۆ ڕۆژنامەکان و بۆ بۆمبارەکان یعنی ئەوە کاتە 40-50 ساڵ زۆر ڕاستە لێرە پرسیارێکمان هەیە کە تۆزێک بنەڵێیت لە زۆربەی کات لە ئەکتەرەکان ئەکرێت تو کامیان هەڵەبژێری شانۆ یاخود دراما تا هێزم تیا بوو تا جوڵەی باشم تیا بوو تا دەنگم باش بوو دین و ئیمانم شانۆ بوو بەڵام ئێستا ئەگەر شانۆ بکەم ڕەنگە ئەوەی کە کردوشمە لە بەرچاوی خەڵک بکەوێت ئێستا حەزم لە بەردەم کامیرایە توانایەکی زۆر تایبەتی ئەوێ بەڕاستی شانۆم بە تایبەت لەم شار بەڵێ دەدەڕوفەتم دەنگ و جوڵە جەستا یعنی جوڵەی جەستا زۆر گرینگە من کە لەسەر شانووە نواندنم کردووە پیان و تۆم لە وازانی کە بینین وازین تەمەنی 14 ساڵی ئێستا هەر بۆ نمونە یعنی ئەگە ئێستاکە پێم بڵێن بەڕاکردن بڕ بۆ ئەوێ لای تاریخەکە ڕەنگە پێم هەڵکەوێ بکەوە ڕاستەکەی بەڵام لە بەردەم کامیرە ئێستا هەموو هەوڵەکەم بۆ بەردەم کامیرایە وازیاریت یعنی بە بۆچوونی تۆ لە ئێستا ئەتوانیت درامایەک بتوانیت درامایەکی سی حەڵقەی بتوانی بەشدار بیت یعنی ئامادەی بۆ ئەوە بەڵێ چۆن ئێستا یعنی دەرهێنەرێک هەیە من کاری زۆری لەگەڵاکەم و دوا فیلمیشم لەگەڵ ئەوەیە هونەرمەند لوقمان غەریب هەندێک جار یعنی بە هینەوە بە نیگەرانیەوە لەگەڵا قساکە مەڵە کاکەت دەبا دەست بەکار بین بۆ ئیشێکی تازە چونکە ئەو فیلمەمان 6 مانگ بە لێسەر لە سینەما سالم نمایش کرد خەڵقێکی زۆر هاتبوون بۆ بینینی ناوی گوڵەکان ناگەشێنەوە باسی دوو بەسەرهاتی زمانی ئەنفال و زمانی کیمەبارانەکات بەڵام ئێستایە یعنی پاڵەوانەکانی دڕۆهینەکە ئێستا مامۆستا وەکو ئەکتەرێک کاتێک کە ئەبینی تۆ هەموو خزمەتت هەیە ئەو هەموو عشقەت هەیە بۆ هونەر سێری فیلمێکا درامایەکەکەی سێرەکەی کەسێک لەگە ڕێز و حرمەتمان بۆ کەسانێکی کاری ڕێکلام و کاری ئەو شتانە ئەکەن کەسێکە بینی لە دوو ڕێکلامە هەمان تەمەنی جەنابتە دەرکەوتووە و ئەیکەن بە ئەکتەری ناو درامایەک یا فیلمێک بیرکردنەوەی تۆ بۆ ئەوە چییە؟ گلێ و گازندەی تۆ بۆ ئەوە چییە؟ بە دڵنیاییەوە هەمان شتیشە بۆ ئێمە وەکو خانمەکان لە دنیای هونەرە من خۆم گوێم لێ بووە یعنی خەڵقی چۆن باسی ئەوانەی کردووە
ڕەنگە توانایشی تیاابێ خۆی هەموو مرۆڤێک لە دایکە بێ لە دوای 1-2 ساڵەوە لاسایی باش و باوکو دایکی ئۆمانەی ناکاتەوە ئەگەر چی هونەر لاساییکردنەوە نییە بەڵام مهم ئەیەوێ تێکەڵاو بێ و ئاوێتەی خەڵک بێت لە هەڵسو کەوتیا لەم حاڵەتە ڕکلامێکی کردووە بەڵام من ڕکلامم بینیوە هەر یعنی گاڵتەم بە کورت کردو گوتومە ئەمە ڕکلام وایە تۆ بۆرە سری ڕکلامی وڵاتان بکە قەناڵەکانی تر بکە لەگەڵ ئەم ڕکلامانەی ئێمە دوای ئەو سارشەرێکی دەرهێنەرێک ئەی با بەشداری پێکات ئەگەر چی ئێستا وای لێ هاتووە هەندێک بەرهەم بە بەرهەم دێت برادەری تایە ینی برادێتی پێڵێ وەرە دەورێکم لەگەڵا بینە بەڵام ئەو کاتێک کە ئێمە ئیشمانە کرد برادەری نەبوو هیچ شتێک نەبوو تەنها و تەنها بەرژەوەندی هوەری هەبوو بە ڕازگۆیی کارەکەت بکەیت ئێستا ئەوە نەماوە ئانی تۆ گلەیەکی زۆرت هەیە لەوەی کە ئەگەر بیبینیت ئەگەر کارێکە بینیتەوە خۆت ئەبینیتەوە لەم کارەیە ڕنگانەی خۆت ئەبینیتەوە ڕۆژ لە ڕۆژان بە درێنەرەکە نەوت و توتە هۆکار چێت و ئەمە ئەم کار ئاو ئەنجامەیت وتومە بەڵام ڕەنگە لای خۆی نەموت بێ چووکە بووە یعنی بەڕاستی ئێمە واینە وایتر وە هەڵکەوتین و لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەیوەندەکانمان وایە لەگەڵێکە کە بڵێ تر قسە لەگەڵا ناکە کە ڕاستی پێ بڵێ دە من بەعکسەوە حەزم لێە بە ڕاستی پێم بڵێن تۆ ئەم ئیشت خراپ بوو زۆر ڕاستە ئەوان قبولی ناکەن یعنی ئەستا ناوێرم ناو بێنم ڕاستە بەڵام گاڵتەم بە هەنێ کەس دێت کە تەمسی دەکات کە باشە لێم یەکتری زۆر باشمانەیە وەکوتم مامەستا کامەران ڕەوف مامەستا ئازاد جەلال مامەستا شاناس زۆری تر هەن لەو جیلەی کە باسی ئەەکەی جەناب زۆر زۆری تر هەیە ژانی برایم خەیات ئەوە بە دڵنیاییەوە یەکێکە لەوە ئەکتەرانەی کە بەرامبەرت نواند نکات هەستێکی زۆر جوانتە ئەو خانمەی کە لەگەڵ منە لە دوو بەرهەمە بەشداری کرد لە گەردەلوولە بەر هاوسەرم بوو لە ژیلە مۆشان هاوسەرم بوو نیگار عوسمان یعنی هەر زۆر زۆر جوان تەمسی دەکات ئەنی نواندنەکەی ڕۆڵگەڕانەکەی زۆر سەیرە ئەمە هێنا من لە بەرهەمێکا بینیم فیلمی ئەزمون بڕوان پێ بکە لە هەموو پیاوەکان باشتر تەمسیلی زۆر ڕاستە بەس هەنێک جار مەبەسم خاتوونیگار نییە لێرە ڕێز و خۆشەویستیمان هەیەوەی بەس هەندێک جار هەز ناکەیت بەرهەمێکی خراپ کارێکی خراپ وایان لێ کات کە حەزیان لە نواندنە لە بەرهەمێکا بن کە لە چۆنەڵیت لە مستەوەی ئەوانانە ئەمە خەلەل دروست ناکا بۆ ئەکتەرەکە چۆن من ئێستاکە با پێت بڵم ئەگەر من لەگەڵ جەناب تا نواندن بکەین لە دیمەنێکە ئەگەر من خراپ تەمسیل بکەم تاسی لە تۆشەکە بەدڵنیاییەوە تاسی لە تۆشەکە من جارێکیان خوارێ خۆشببوو جهاد دڵپاک خۆم بۆستا بووم لە خەمی چۆلەکەکان بە عەبدولی حەمەدجوانی وەرگوتی کاک عەبدول لە دوای جەنابی مفتیشەوە ئەم جارە هەر زۆر زۆر جوان ڕۆڵە بجێڕا یەکسەر وای وتگوتی کاک عەلی سەبەبە کاک عەلی زۆر لەگەڵ یەکات ئاوێتە بووین پاوەر تەیاتێ ئەوە زۆر زۆر ڕاستە بەڕاستی منیش کاتێک ئەکتەرێکی زۆر باشە بینم لە کارێکی خراپە خەفەتی بۆ خۆم لە بەرەی تواناکەیە زانم بە بۆچوونی من کار نەکەیت 2 ساڵ 3 ساڵ بەس کارێکی باش بکەیت گرنگ نییە چەنە
گرنگەوەی چییە؟ من ئێستا ئەوە بوو بە 53 ساڵ کاری هونەریەکەم، زۆر ڕاست. یعنی لە 4-5 ساڵێەوە بڕوان پێ بکە بەدەگمەن شتم کردووە بە دڵم نەبووە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەست، ینی چکە بن زۆر هەوڵە دەم ڕازگۆ بم، دوایی من نامەوێت بینەرەکەم هەڵخەڵەتێنم. ئێستا ئەکتەرمانەیە بینەر هەڵەخەڵەتێنێ. بۆ نمونە کۆمەڵی ئەکتەرمان هەیە لە بواری هینا، لە بواری کۆمیدیا، ئەگەرشی من ناوی نانێم کۆمیدە، ناوێنم مەهزەلە، قسە ئەکەن خۆیان پێش خەڵکەکە پێەکەنن، خۆیان پێش خەڵکەکە پێەکەن، یا مەسەلەن وشەی ناشرین بەکارهێنن بەرامبەر بەیەک، جوڵەی نەشیاوە ژنێ و نابێشتی وان نابێ. مامۆستا قەت لە کارێکی کۆمیدیا بەشدار بوویت؟ لە کاری کۆمیدی بەشدار نەبوومە، بڕوان ناکەم بەشداریش بم، لەبەر ئەوەی من خەڵک زۆر پێم بڵێن ئەڵەن زۆر بۆن و عەبووسە، ڕاستی شەکەن، بەڵام لە خەمی چۆلەکەکانە وەڵڵاهی مەشهەدێکم هەیە خۆم پێکەنیم. من لەگەڵ شخصەتی عارفی بەنا عەبدوڵی حەمەد جوانە قسە ئەکەم، لە پڕێکای گوێم لە دەنگی ژیانی برایم خەیات ئەبێ، یەکسەر خۆمەکەمە خەو، یەکسەر خۆمەکەمە خەو، چکە حەز ناکەم بێت مەبەستێکم هەیە وڵات دێت ئاوا سەرێکی منەکان ئەڕوە. ئەنجا کاک عەبدول بە گۆچانەکەی ئەوە گۆچانێکی کێشێ بە قاچ بە هەسە ڕۆیشت بەخوا زۆر جوانە. لەبەرەوەی جەنابەت کارکتەرەکانت دایم جددی بووە و کارکتەر لەبەرەوە هەر شتێک بکەیت لە تۆزێکی نیش بێت ئەبێ بە کۆمیدیایی ئەوەیە. بەنەوەیشی خۆم کرد بەخە و هەر زۆر لەسەر دەما قاچم بەنەوەیدا نەکەیترا من لێ بووەتەوە لە خەوە. ئەو قوڵ بوونەوەی لە ناو کارەکەتە. مامۆستا هونەر ئەدژێنێت بەو پێی کە جەنابەت ساڵانێکی زۆرە لە هونەرە کارەکەیت بووە بەوەی کە بتژێنێت هیچ کاتێک لە کاتەکانی ژیاندا؟ ئەتوانم بڵێم لەم 50 ساڵی کە باسی یەکەم کۆی کەیتەوە چیم وەرگرت بێ بە پارەکەمەکەوە، مەسەلەن لەگەڵ ئێستا فەرقی هەیە، بڕوان ناکەم گەیشت بێت تا ملیۆنێک، ملیۆنی ئێستا بڕوان ناکەم، ئەپوو ملیۆنێ نا، ملیۆنێ نا، نزیکی بڵین بهێن ملیۆنە کورە دەفتەر $10,000 بەڵە دەفتەرێک بەڵە ینی بە کۆی گشتی کە لە هونەرە کارەکردن نەگەشتێتە $10,000 قازانجکردن لە کارەکەت. بۆ نمونە 4 فیلمم کردووە لەگەڵ هونەرمەند لوقمان غەریب. بەڵە پێم وتم کاک لوقمان من برادران ڕازیەکەم کە داوای مکافئە لێ نەکەن تا بیفرۆشین. دوایش کە فرۆشتمان وڵی یعنی ئەو پارەیە نەبوو، یەکی لە بینی 600 و 500مان بەرکەوت، 600,000 و 500,000 کە تۆ ئەچی 20 ڕۆژ وێنە ئەگریت و تەسویرەکەیت و مان و ئەبیت، یعنی ئەم هینە ئەم گوڵەکان ناگەشێنەوە لە ئاوی دەربەنی خان کردمان لەم مانگی 7-8 بوو، کۆرۆناش بوو، بە قورعان 500,000 دەرمێ. هەز ناکەی هەڵە بوون ئەو جیلەی ئێوە لەگەڵ ڕێزمە هەڵە بوون لەوەی کە کاریانە کرد بڕەپارێکی کەمیان وەرەگرت، شانۆیانە کرد تکتیان نابڕی، ئێستا هەست دەکەیت کە نەخێر ئەبوایوانە بووە بۆی بینەر بە خێوکرایە بۆ ئێستامان؟ من ئەگەر ئەو پرسیارە تەوجیهی منەکەی من ئەڵێم ئەوسا باشترە بۆچی؟ ئەو وەختە خۆ خەڵک پارەی هەبوو بینەر، دوایی ئەو وەختە بە 500 دینار بوو بلیت، یعنی بلیتان ئەفرۆشت. ئێستا ئەچی بۆ فیلمێک بۆ شانۆگەریەک 10,000 لێ وەرەگرن.
شتەکان گۆڕاوە ینی لە کۆنا کاتێک کە فیلمێک دەکرد ئەدەواتەکان کەم بوو تێچوونی کەم بوو ماڵێک وەرەگرت ئەیانوت ماڵی خۆتەوەرە ئێستا هەگەر هەر شتێک لە هەر شوێنەکات تەسویرێکت هەبێ پێویست بۆیە بڕەپارێک بێ بەم شوێنەکە ئەوش مافی خوانە بڕاستی شتەکان هەستەکەم گۆڕا و قورستر بووە خۆی لە کولی دنیاە هەر لەو ئێرانی کە بەتەنیشتمانەوەیە لەو بەغاومانە ما پێت بڵم ئەو بۆکو بە پێی قسەکانی تۆیە ینی بۆ نمونە ژاڵە لە کاتی حکوومەتی مرکزیا بوو بە پێی لە تەلەڤیزۆنی بەغا ما کرد بە پێی ئەو قانونەی لە وەزارەتی ئیعلام بوو ڕۆشنبیری بەغایە هەبوو ئەکتەری ناو دەرەجە یەک ئەگەر یەک دیمەنیشی هەبوایە لەو زنجیرە 40 دیناری بوو ئەو وەختەی بۆ دادا یعنی من 16 لە 16 دیمەنا هەم شخصەتی جوامێر ئاغا 16 چلیم وەرگرتووە ئێتر بین بوو لەوێ قانون بوو بەڵام لای ئێمە بە تایبەتی ئێستا باسی سەردەمی دوای ڕاپەڕینەکەم پێش ڕاپەڕین شتمان کرد بێت بۆ تەلەڤیزۆن و شان و ئەمانە هین حکوومەت پارەیەدا بەس ئێستا لەم کاتی خۆمانە 2-3 ساڵی سەرەتا زۆر باش بوو ئێستا ئەو فیلمی ئێمە گوڵەکان ناگەشێنەوە بردمان بۆ 34 کەناڵی هەولێر بە ئاشکرا وتیان شتی کوردی نەما شتی کوردیمان نەهێ هەر بە ئاشکرا بەیانوت تۆ کاتێکە درامایەکی زمانێکی ترە بینیتەوە لە کەناڵێکی کوردی هەستە چۆنە یعنی کە تورکیەک یاخود ئێرانیەک ئەبینیت خەفەت ناخۆی بۆ ئەوەی کە ئەو بڕەپارێ بۆ سرف کراوە درامایەکی پێ دروستکرایە کوردی جارێ مێژووی سینەمای ئێرانی مێژوویەکی کۆرە یعنی لەگەڵ مێژووی سینەمای عالەمیە 5 ساڵی فەرقە یعنی دوای دامەزراندنی سینەمای عالەمی لەلایەن برایانی لۆمێر لە فەڕەنسا دای 5 ساڵ سینەمای ئێرانی دەستی پێ کردووە ئێران زۆر باشن کارە هونەرەکانشیان بە تایبەتی فیلمەکانیان زنجیرە درامەکانیان هەر زۆر باشە من نزیکیشە لە دابوونەریتی خۆمان من بڕوان پێ بکە کە گەنجیش بووم یا باڵێ مێرد مناڵ بووم ئەمیان برد بۆ فیلمی فارسی زۆر حەزمە کرد زۆر مەسەلەن ئێستاش بیرم ناشێتەوە فیلمێکم بینی ناوی ضربەت یعنی لێدان فیلمێکی کە جەهەنەم زێرە پایە من ینی بەبەست لە دایکە ناڵێن شتێک هێڵن بە عەرەبی ئێستاکە نازانم گرنگ جادەیە مارک ئەمانە بینی کە ئەم بینی ئیتر نییە ئەوانە وای لێکردم عاشقی تێگەیشتی مەسەلەن هەر زمانێکە زۆر دانیشیت بە دیاریەوە زمانەکە فێرە بیجەنا بە زمانەکە فێر ئەو وەختە بە عەرەبی هینە سەبتایتڵی زۆر ڕاست کۆمپانیەکە بوو هەر بە تایبەتی ئەو کۆمپانیە تەرجەمەیە کرد بە عەرەبی زۆر ڕاستە مامۆستا لە کاتی قسەکردن تا دیقەتی ئەو دەستەمە لێرەیە نووسی ناوی خۆت هەیە ئەوە ساڵی چەند نووسیتە ئەمە مناڵ بووم تا تۆی کۆم بوو مناڵ بووم گەورەکانم ئەبینی ئەمانەی کە یاری ئاسنیانە کرد و قۆڵیان باش بوو ئەمانە منش ئەو یاریەمە کرد وەختی خۆی سرم کرد ئەوان دڵەکەن و خۆرە چەقۆ نازە شتی وایە وەڵام منیش ڕۆژێکیان ڕۆیشتم خۆڵەمێ شەمێنە ئاوها لێمدا ئاوها بەدایکمە وە گوتم بە دەرزی وای لێ بکە بزانم دوینە ئەیانوت دوینە و دەرزی و شیری دایکم شیری بڵێنژن طبیعی ئیتر ئاوها بە دەرزی وای لێ کرد و عەلی نووسی
بەس زۆر جوانیش نووسراوە. کەسێکی تریش لێم پرسی وتم ئەوە چۆن ئەوساکە بیریانە کردووە. ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە سەردەمانێک کورت تاتوی کردو کە لەمانەیە بووە زۆر کۆنە لەلای ئێمە. هیچ جارێکە بۆ بووێ بە کێشە بۆ داپۆشن لە تەسویرە مەیکەپە بۆ بکەن هەموو جارە چکەوە تۆزە کێشە بۆ ئەکتەر دروستەکە ئەگەر یا کراسێکی قۆڵ کرد لە قۆڵ درێژ لە بەرەکەم یا واکەم کە ئازارەکەشی زۆر سەوا بکەم دیار دیە مامۆستا ئازارەکەی زۆر بۆ ئەوساکە ئەو کتینە چونکە بە دەرزی ڕاستە خۆ بەبێ بەنج بە دەرزی ئارێوەڵا زۆر ڕاستە. بابینە سەر ئەو ئاستەی کە تۆ ئێستا ئەیبینیت لە دنیای دراما و فیلم و ئەم شتانە دڵخۆشیت بەبوونی ئەم هەموو فیلمە لە ئێستاە لەگەڵ دراماکان چەند درامایەک هەیە لەم دواییە کە نمایش کراوە یاخود لات باش نییە ئەم کورد بەڵێ بە تایبەت سلێمانی خۆتەزانین چەند فیلمێک لەم کۆتایە نمایشکرا کە دواییان خۆشەویستی بوو لە سەردەمی کرۆنا پێش ئەوە شین بوو. ئایا فیلمەکانت بینیوە؟ ئەو مسلسلاتانە یا با بڵێ درامایانەی کە لە سلێمانی لەم هەل لە ڕەمەزانەکانە ئێستا خۆشتان بزەوت 4-5 ڕەمەزانە نەخێر خۆشحاڵ نیم پێی بەڵام ئەم ڕەمەزانی ڕابردووە لە هەولێر بەڵێ درامایەکی زۆر جوان بە بەرهەم هات هونەرمەند حەسەن عەدیم دەرهێنەرەکەی بوو. بەڵێ ئادیابین دراماکە بەڵێ هیچ کارکتەرێکە بوو لەنا ئەو درامایە کە تۆ نواندنیت لەلا زۆر جوان بێت و تۆ بینیت؟ بەڵێ ئەو ژنەی لە حەڵقەی دووەمە مناڵەکە دێنە دائنێ و ئەڕوان بەڵێ ئەو ژنە زۆر جوان تەمسیلیە کرد. وابزانم ئێرانیەوە ئێرانی بوو وابزانم وایەنەوەت ڕووبار خالید بەڵێ ڕووبار خالید زۆر جوان تەمسیلیە کرد. تەلار و هێنیش تەلار و خەرمان ئەوانش باش بوون. لە پیاوەکانیش ئەوەی ڕۆڵی فەرهادیە بینی لەگەڵ ڕووبارە بەڵێ پیاوەکان بەڵێ بەڵام هونەرمەندی بە ئەزمموی تیا بوو زۆر بەخوا نیانەتوانی ئەو ڕۆڵە بگێڕن کە تەنجی بینە ڕابکێشێت. تەنها ئەوەی هێن جێشی بەریتانیەکە زۆر جوان تەمسیلیانە کرد تورکەکانیش زۆر جوان تەمسیلیانە. لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ دەرهێنەری خۆشەویست حەسەن عەلی و بە هیوای ئەوەی کە بەردەوام درامای جوانمان پێشکەشکە. وەڵا من ئەو بەرهەمەی بینیوە کە ئەو بەرهەمەی بینیوە تەمەنا ئەەکەم سەرکەوتوو بێت لە هەمان کاتە هەست دەکەم دەرهێنەرێکی مژدە بەخشیشە ڕەنگە لە ئایدا ببێ بە کارکتەرێکی هونەری باش. زۆر ڕاستە کە براکە و شەهید بوو باوکەویستی جەنابە جێی براکەت بگریتەوە لە سیاسەتە دوایی تۆ دنیایەکی جیاوازت هەڵبژارد کە هونەر بوو بۆ چوونیان چی بوو لەسەرەمە؟ کەوای پێوتم هەستم کرد ئەرکێکی زۆر قورسە بەڵام ناچاریش بووم قسەی باوکم نەشکێنم یەکسەر فێری جگەرە کێشان بووم تەزویحم ئەگرتە دەسەوە لەگەڵ برادرەکانی براکەم دانیشت هین بوون لە دنیای سیاست و ئەمانە ئیشیانە کرد جارجار دەمەوەریەکیشمە کرد قسەیەکیشمە کرد مەسەلەن من بە بڕای من قۆناغی ڕزگاری نیشتیمانی وەکو لەبەرم کرد بوو یعنی هەستمە کردە بکرێت دنیای منە من لە مناڵێەوە ئەچوون بۆ فیلم من بینی هاتمەوە لاسایی پاڵەوانەکەمە کردەوە ئێستێنم کردە ئەبرم ئەمە بکەم وەرە لە دڵی خۆماوتم باوکی چی بەڕۆ بابا یەکسەر دوای 2 ساڵ چوون بە مامۆستا سلمان کاکەیم وت پرۆڤەیە کرد وتم حەزەکەم تەمسیل بکەم ئەویش وتی سەرچاو
وڵات دەورێکیان دامێ باش بوو ئەتر کە ئیشمان بکردایە دایمەن دەوری هینەکە کوڕە زاڵمەکەیە دامێ ئەوەی کە ئاغا و ماغا شتانە تا وای لێ هات دڵنیا بوو لە ڕۆڵگەڕانی من تر دەرهێنەرەکانی کەش بۆ نمونە ژاڵا عینی شت ناسر حەسەن ویسی لەسەر ڕەوتی وەلی کە بینی بووی ئەو هەر لەو هێنا گوتم نە جوامێر ئاغا زۆر باشە بۆ من ئەو ویستیان هینەکەم بنێ مزەمی دەکە ئەوەی کە بوو بە برادەری هێمن تر کە دەورەکەم بینی جاری هەر ئەوە جاری یەکەم کە دەورەکەم بینی بیرمە بە عەرەبی جنێوێشیدا بە خۆم نا بەنەوعێک لە خۆشیە لە خۆشیە دوایی هاتنم لەوە کوورە وتی عەلی جا بە عەرەبی زۆر بە عەرەبی قسەمان نەکرد وتی چیت پێ بڵێم ناڵی چیت پێ بڵێم ئەوە ئاکەی کە منە بوێ ئەوە زۆر دڵخۆشە بۆ ئیتر وای لێ هات ئەو هینەش گوتم لە ساڵی 74 کە پێی وتم هەستت کەمە ئیتر هەموو ژیانم تەرخان کردو بۆ هونەر بەخوا بە ڕێگاوە ئەڕۆم هینەڵێمەوە بەسەرەن دیالۆگێک ئەڵێمەوە هەر جارەی بەنەوەیەک ڕاست زۆر ڕاستە مامۆستا هاوسەرەکەت هیچ کاتێک هەبووە بێزار بوو بێ لەوەی کە بڵێ تۆ کارەکەت دوورتە خاتەوە لە من یا وەکۆزانی دەستپێکی کارکردن خەڵک هەبوو کە ئاجابی هەبوو بە جەنابە هیچ کاتێک هەبووە کە ئەو بێزارێ دەرببڕێ؟ نە بۆ نمونە کەوتم بۆ ژاڵە ئەو دیالۆگی کە بۆ گوڵاڵی ئەڵێم ئەخۆ تازە شوی پێکرد بووم ئەمە شەوێشان تا بەیانی پرۆبەمەکە لە ژوورێکی تەنیشت ئەوە یەک دووەم دوێنێش لەو مناسبەیە لەگەڵ ما بوو بە خێراتنی خەڵقی کرد ئەم نیوە ڕۆژ کە پێشەوەی بم بۆ ئێرە گوتی دوێنە بهێن بینەر زۆر بوو زۆر خەڵک ڕسمیان لەگەڵ تاگرن جا ڕاست دەکات زۆر هینەکانی نامی ئیمزایان بۆ بکەم یعنی پێ خۆشحاڵ بوو من هەندێک جار گاڵتەم بە هەندێک ئەکتەر یان هونەرمەند دێت ژنەکەی ئەکاتە بربەست ڕێگر بوو نەشتیوان کە عاشقە پاکەکەی بینیوە لە توێە بۆ هونەرەکە زانیوێتی کە تۆ لە پێناو چییە ئەو کارەکەی بۆ نمونە حیوانێک لەناو ماڵە دەجار ئەیڵێمەوە ئەڕۆم و دێم هەر جارەی بەنەوەیەک ئێڵێمە دوای پێ بەخۆی لە مەڵم بژار ناوی بژارە ئەڵێم بژار ئەم دوو نەوعەکانیان باشە ئەخر بۆ بینەر با پێ بڵم لا ئێمە خەڵک حسابی بۆ ناکەن بینەر زۆر شتە زۆر بینەر بەشێکی گرینگە لە ڕۆڵگەڕان زۆر ڕاستە دیتر پێمەڵێ ئەوەیان باشترە ئەوە جارێکی کە بێڵەرەوە جارێکی کە ئەڵێمەوە ئەڵێ وەڵای خۆ ئەمەیان باشترە ئەو شتە زۆر زۆر تایبەتە چەند ساڵە هاوسەرگیریتان کردووە مامۆستا؟ چەند ساڵە هاوسەرگیریتان کردووە؟ نازانی بەدەقیق شەڕ بنێەوە کۆتایی 83 لەو کاتەوە هەتا ئێستا پێکەوەن ژیانتان پێکەوەیە ئەتوانیت ئامۆژگاریکی کەسێ بکەیت کە تازە ژیان پێگەینێت چی واکات کە هاوسەرگیریکی پتە و تون و تۆڵ ئەم هەموو کاتە بخایێنێت خۆی ڕۆژ نییە شەڕمان نەبێ
بێ هاتم بۆ ئێرە شەڕە بوو لەسەر ئەوەی کە ئەبوایە بڕۆشتە بۆ کەرکووک پێویستی بە دووسێ هەوێی سندیکای هونەرمەندانی عێراق بوو لێ بوون بوو بە شەرمان هەر کە بوو بە شەرمان وتی عەلی تخوا عەسابت بێ ڕۆژێ خۆ تۆی ساشی بۆ چاو پێکەوتنەوەمانە بە هین نەبێ یعنی ئاو هایە بەڵام ڕێز هەیە لێبورد هەیە لە بینە ئەنی من کە تۆڕە بم تۆزە لێ چەدا بێکە بەڵام دا ئەوەش بوردە خۆت زیاتر ئاشتێکەکەی تۆیە ئەوە تۆ ئاشتەکەت وەڵڵاهی من بڵێم باشبوونەوە چییە نەوەڵە دابەشی کەن خەتایکی ئەبێ و کەسە بگەڕێتەوە داوای لێبردنەکە بکە ئەول ئەگەر بیتر مۆن و هین بوو قسەش بکات جوابی نادەبووە جوابی نادەبووە بەڵامەوە نییە بڵام ڕقم لێ بوو بێتەوە نە هەر جوابی نادەبوو کە سەرکەوتنی هاوسەرگیریکی و کۆی جەنابتان کە تێگەیشتن بە کۆی گشتی قسەکانت لێک تێگەیشتنە لێک تێگەیشتنە ئەوە سەرەکی ترین بۆ نمونە زۆری گوێم لێ بووە بوتێتی عەلی یەک سیفەتی زۆر باشی هەیە دڵپیس نییە ڕەزیل نییە جا ڕاستەکە یعنی هەر پارە و ئەمانم لا هەر هیچ نییە بەڵێ کەچی لە چاوپێکەوتنێکیشە نازانم ڕۆژنامە نووسێک زەفەری هێنا و یەکسەر هاتەوە ماڵمان گوتی چاوپێکەوتن لەگەڵ خێزانەکەتاکەمە گوت پیکە ئەڵێ لە شوێنەکان وای کە خوێنمەوە لێ عەلی پیاوێکی باوکێکی باشە بەڵام مێردێکی باش نییە سەرباری ئەو هەم مامۆستا چەند مناڵت هەیە دوو کچ خوانیان بڕێ هاوسەرگیریان کردووە لەگەڵتانە یەکێکیان هاوسەرگیری کردووە زۆر عاقڵ و ڕێک و پێکە یەکێکیشیان زۆر سەگ و سەگ بابە تەسەڕف و هەڵسوکەوتی لە کچەچێ لە کوڕەچێ بە حەیاتی لە ماڵی خۆمان ناخوات یعنی ئێستا ئەم نیۆڕۆیە ڕەنگە ئێستا هەڵەسێت ئەچێ لەگەڵ برادەکانی ئاچن بچووکەکانەوە بچووکەکان ئەچێ هینەخوا کنتاکی و پیزا هەمومانە ناڵێنین بەدەستەوە خابەتی بێڵەن ینی جەنابەت باپیریشیت یا هێشتا ئەی خۆشەویستی مناڵ وەچەکەت زیاترە لە کچەکەت ئەوڵەن با یەک شتێکت بۆ باسکەم سوێنی گەورە ئەخۆم کەس بەم دوو مناڵی منیان کچەزایە منیان نەوتووە هەر لە خوانەوە قسەم لەگەڵاکەن ئەڵەن عەلی کەریم بەڵام جارێکیان گەورەکە نازانم لێم تۆڕەوە بوو ئەگە قسە بکەی دای پێێتە لەم بافیرە یا ڕەبی هەر بمێن و تەمەەن درێژ و لەش ساغ بن و خێزانێکی جوان و بەختەوەر و نمونەی خێزانێکی جوان کە ئێمە بینیمانە من هیچ شتێکم نەماوە بۆتن بەڵام پێم خۆشە پەیامێکی خۆت شتێکی خۆت ئەوە کامێراکەیە و بیگەێنیت و بیڵیت بۆ هەر کەسێک لە دڵتایە جارێ بەر لە هەموو شتێک کە ئەو خانمم بینی وێنەگرە زۆر خۆشحاڵ بوو زۆر حەزیش ئەەکەم یعنی شان بەشانی کوڕەکان وێنەگری خانممان هەبێ ئەوە یەک بڕوان پێ بکە بەش ینی پێم وتی وتم من ناتوانم درۆ بکەم بەوەش چەندێ پێمەڵەن مۆن و عەبوسە پێمەڵەن لە سەرخۆ و هینە و درۆژ نازانی ئەم شەو یاسر قادر بەجددی وای پێوتم وتی ماڵێک ئێمە لە بیانی و قساکەیان هەر قسە ناکە بەخوا ئەنجا جەنابەت هەست دەکەم پێشکەشکارێکی سەرکەوتویت و تەمەناکەم زیاتریش خۆتمان و بکەیت باشترین شتش کە هەستم کرد کە تۆ متابعی منت کردووە ئەوە بوو کە ئەو پرسیارەی لێکردم کە
دەماچەکە کە براکەم بەڵێ باوکۆم لە تازێکە داوێ دەست بوو دی لە مودووە هەروە بەنەوەک بەیانەوە تۆ جلال کەریمی ڕاستە من علی کەریمم کاکە زۆر زۆر سپاس دەکەین و ئەزیێتمان نایت و هیوادارین کاتێکی خۆشمان پێکەوە بەسەر بردبێت بینەرانی خۆشەویست هەفتەی داهاتوو پێکەوە شاد دەبینەوە مامەساگیان دەستەکانە خۆش بێت زۆر زۆر بەخێر هاتیت